زندی دەبتەوە ئاوەکەی بۆڕی مردیە ئەوە زندی دەکاتەوە وەچ ئاویکان لێدا لە سەرەتای ئەزمەی کوپەی بوو ئەمریش تۆ گوڵدا نمدەینە لێرە لە دەمفرۆش وەڵە وەختێکی هینام ئەزمەی کوپە بوو بەڕادانمدا و هینامە ئێرە کوپە دەفرۆشرا. ساڵی چەند بوو؟ ساڵی 97 بوو. ساڵی 97 بوو دەست کارەباش کەم بوو بە پریز نەبوو بەدەست نەدەکات ئەودا بازاری کوپەی باش وەڵا پاشەویش کە دەستم پێی لەو ڕۆژی ڕاحەتەوە دەستم پێ کردیە. باش ئەمام حاجت هەم ئەوەی بزانم تەنها دوکانی تومە لە بازار لە بازاری حاجی محەممەدە بۆ خوا عافویکە ئەو مرد کوڕەکانی سەرپەرشتی دوکانەکەیان پێ نەکراو ئەم بەخۆ بەشیام لە بەغدای لەو دەکڕی لێرە دەمدا. باشە حاجت هەم کە قسەمان کرد باس لەوە کرد کوپەکان ئێستا بەشێکی خەڵک سیرامیک بەکاردەینی ئەو بەڵام ئەتوو بەشەچیان قوڕ دروستکرااو دەینی ئەمە دەزانیت ئەمکە قوڕی عێراقی فەرقی هەیە لەگەڵ قوڕی ئێرانی. قوڕی عێراقی چاوەکانی زیاتر کرایتەوە لە بۆ پاڵاوتنی ئەو ئاوەی چکە ئاوی بۆڕی کە دێتن ئەو ئاوە مردیە کە لە ناو کوپەی دادەنێ ئەو ئاوە زندی دەبتەوە وەکی ئاوی کانی لێدێ کە ئاوەکی سازگار دەبی ئاوەکی پوقل دەبی کە ئەمکە ئەو فلتەر شەریکانە دەینن نەک لە بۆ ئیشی خۆم مەتحی ئەوەی بکەم چونکە ئەوە بازارە هەمووتە ئەو شەریکانە دێ بە فلتەری دادن لە ناوتان چونکە کە ڕۆژ لە تانچوی دەدا ئەو ئاوە گەرم دەبی کە گەرمیش بوو ئەو ئاوەی نکە ئەو ئاوە زندەی دەکوژی کە کوشتی ئەودا ئەمە چی دەکەم ئەو کوپە زندی دەکات فلتەریش دابنێ بە زۆر کوپەی نابی. ئاجدەم باشترین یان چیان ئیچێن دەرا کوپی دۆست خورمات باشترین کوپە و خۆڵەکەشی باشترە خۆڵەکەی زۆر فەرقی هەیە ئەو خۆڵەی نییە لە گەلەوی دێ ئەو خۆڵی کا و کوپەی لێ دروست دەکرێ خۆڵێکی سربەخۆیە سربەخۆیە چ گیان لەبەرێکی وردەوەکی مار وەکی دوو پشک و ئەوانن لەو ئاردەی ناژی ئەو کاریگەری هەیە کاریگەرێکی زۆری شێ خۆڵێکی خاوێنە. باشە ئاجدەم قسەکت کرد گۆتت ئەوەی لە سیرامیک دروست کرایە ئەوە نابتە کوپە و نابتە مەرگان بەڕاستی ئەوە بەخۆی قوڕە دەبتە ئەو چی لێ دەکەن شوشەی ور دەکەن لەگەڵ بۆ دیسان دووبارە لێدەن لە ناو کوورەی دادێن ئەو دەبتە ئەو سیرامیکە. باشە تو زۆر حەزت لەوە نەبوو کە باسمان کردلۆ دەزانیت ئەوە لە بۆ ئەو سیرامیکە لە بۆ نەباتی ناجەحنیە نادەتکەلۆ چاوی نیەک هەوای نادە ئەو نەباتە کە لە ناویشا دێن زەر دەبی پەلکەکان بەس وەکی ئەوەی نییە کە سادەبی هەوای دەدا کە هەوای دەدا ئەوە چی لێ دەکە ئاوەکەی هەڵدەبیۆکی کوپەی دائیمەن ئەوە کەسکا و گوڵدانە تەڕە دائیمە وەکی سیرامیک نییە کاو سیرامیکە کە ئەوەی پێدەکرێ نەباتی نەناو دەچویندرێ چکە ڕۆژ لێ دەگەرمایی نەقل دەکە و سەرماز نەقل دەکە نەباتەکەی دەکوت. باشە ئاجدەم شتێک لێرا بوو باسمان کرد گوتت پێشتر وەکو ترمز بەکارمەندەینە ئەوە شەربەیە ئەو شەربەیە ئەگەر باسەکی ئەو شەربەم لە بۆ بکەیت شەربەش عینەوە کوپەیە ئەوە ئاوی خۆی تەعارەقەی خۆی دەکا لە زیاتی کوپەی بار کابرا ئەوەی دەبردە سەربانی هاوینان لە بۆ ئافواردنەوەی بەکاردەهات. باشە لۆ دەرن ئاو لە ناو کوپەی تامی خۆشترە سار دەبیتن ئەوە زندی دەبتەوە ئاوەکەی بۆڕی مردیە ئەوە زندی دەکاتەوە وەکی ئاویکان لێدا کە پارتەزی وەکی نەناودا بنێ لە بۆ نەخۆشی قۆڵۆ لە بۆ مەعیدەی لە بۆ کلیە ئەوە دەربانە.